دی سال دا درگاه چندین پانزینخانه هاتین گرتن جبر پیگیری نکرن برین مایان کل سنور پارزگاه دو جورن پانزین هنه پانزینا نورمالو یا محسن لولاتی زورجارن گازندان ججور و کوالتیا پانزین اتکن به طیبتی جی پانزینا نورمال یک جه خدانن پانزینخانه جی بهای پانزین و کوالتیا پانزین پیگ و گره دادتو دبیجیتن چند پانزین گرانتر بیتن کوالتی جی باشتره هندك بانزيخانه تجار كي تفيلت كي باشي بيشين كي تي نباشي يعني ديفيجن بانزين تي قهرين يعني يا محسن ويا عادي هم الديفيجن سريع عادي جينا وكذا بيجا مدفي بينو بانزينا باش سر يك نمري اوكتاني هرن وشوفير السياره مطمئن بالسر سياره خو عندك جارن بانزين فول كن بانزين اي باش امي تشاوب كتش مساله متشحل اللي بكن تشحل نابه چی بید گله پانزی خانه وگا مثلا پانزی نوید بن 600 دابیتن بس وقتی اف وگا وید کرین پانزی خانه ما تقریبا نزدیک 600 نورا کریارا و 595 نورا کریارا و الدفعه وگا و 625 نورا بس کالیوتو گله کادرستال گل دارا سامان سروشتی روزانه فاسد خود کن هیچ اشکالک سر نینه پارێزگەها دوهۆک ژی دەبێژیتن پشتی کۆمە چەندین پانزینخانەیان تابلۆیان ڕەش ئێخستینێ و چەندین دیژی مەهوشداری داینێ ئەنجامن باش لە دیفخۆدا هێلان و شیاینە کۆنتڕۆلەکە باش لەسەر کۆڵەتیا پانزینێ بکەین تو کارێکی تێی لە دهندێکی ماسی هەبن و دهندێکی زەغالی تێدا هەبن بەس خۆشبەختانە کە دوێن لەژمێ دیفچوونێ بۆ پەیداکردنەوە کە دوێن دیفچوونە کۆڵەتیە پانزینێ ئەشین بژمێتە حتا حەدێکی ئەم شیاینە سەیتەرەک و کۆنتڕۆلەکە باش سەرڤا پانزینخانە بکەین ئەوژی دیفچوونە ڕێڤەبەریە نەفت و کانزاک و دیفچوونەکە بەردەوام بۆ سەر هەمی پانزیخاناتیات چ بۆ پانزینێ بیت چ بۆ گاز وایلی بیت چ بۆ گازە سپی بیت چ بۆ وەکی دوێنە غازی بیت لە سنوورێ پارێزگەها دووک پتر ژە 100 پانزینخانەیان هەنە و بێتەنێ لە دەستپێکا ئیساڵ و تانەها 14 پانزینخانە هاتینە سزادان و تابلۆیان ڕەش لە پانزینخانەیان وان داینە و هۆشداری داینە نۆت پانزینخانەیان جی پشتێک و دیفچوون و پشکنین ئەش بووی پانزینێ و چەندین کێماسیên دیهاتینە کرن ئەش لایە کارگەریە پارێزگەها دۆک بە پارێزگەها دۆک ژی دەبێژیتن هەر دەمێ پێگیری بڤان ڕێنمایان نەیەنەکردن و ئەف پانزینخانە جارێکا دی بێنە سزادان بە عەبدوسەمەد ڕێکانی NRT دۆک